کاریگەرترین کەناڵی ڕاگەیاندن ئەو کەناڵەیە کە جێی متمانەی زۆرترین خەڵک بێت. ئەمە بۆچوونی زۆربەی شارەزایانی بواری ڕاگەیاندنە. گرنگترین تایبەتمەندی کەناڵی NRT هەر لە سەرەتای دەست بەکاربوونیەوە تا ئێستا کارکردن بووە بەو ئاراستەیی کە متمانە پێکراوترین بێت لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراقدا. بە پێی ڕاپرسیانەی کە تا ئێستاش ئەنجام دراون، سەلمێنراوەکە NRT لە بەدەستێنانی متمانەی هاوڵاتیاندا سەرکەوتووترین کەناڵ بووە. NRT نەتەنیا کەناڵی جێی متمانەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و عێراقە، بەڵکو کەناڵێکی جێی متمانەی ئەو دیبلۆماتکار و بەرپرسە بیانیانەشە کە پەیوەندیدارن بە عێراق و هەرێمی کوردستانەوە. هەر بۆیە زۆرترین دیبلۆماتکار و بەرپرسانی بیانی لە ماوەی ڕابردوودا هەوڵیان داوە لە ڕێگەی NRTەوە پەیامەکانی خۆیان بە خەڵکی عێراق و هەرێمی کوردستان بگێنن. هەندێکیشیان دانیان بەوە داناوە کە لە ڕێگەی NRT و دامەزراوەی میدیایی نالیاوە ئاگاداری دۆخی هەرێمی کوردستان و عێراقن. بەشێک لەو بەرپرس و کەسایەتیە بیانیانەی کە لە ڕابردوودا قسەیان بۆ NRT کردووە بریتین لە ستیڤن وارن، وتەبێژی هێزەکانی هاوپەیمانی دژی داعش، فرانسۆ هۆلاند سەرۆکی فەڕەنسا و مارتن شۆڵز سەرۆکی پەرلەمانی ئەوروپا و سەرۆکی ڕێکخراوی چاودێری مافەکانی مرۆڤ هیومان ڕایتس وۆچ، هەریەکە لە وەزیرانی بەرگری ئەمریکا و بەریتانیا، وەزیری دەرەوەی سعودیە و ستیوارت جۆنس باڵوێزی ئەمریکا لە عێراق، سەرۆکی پەرلەمانی سوید، هەروەها کونسوڵی هەموو وڵاتان لە هەرێمی کوردستان. جگە لەوانە بەرپرسە عێراقیەکانیش زیاتر لە هەر میدیایەکی دیکەی کوردی ئامادەن قسە بۆ NRT بکەن. هۆکاری ئەوەی کا زۆربەی بەرپرسە بیانیەکان ئامادەن قسە بۆ NRT بکەن بۆ دوو تایبەتمەندی دەگەڕێتەوە. یەکەم، NRT بینەری زۆری هەیە و جێی متمانەی بینەرەکانیەتی. بەرپرسە بیانیەکانیش هەوڵ دەدەن لەگەڵ کەناڵێکدا قسە بکەن کە بینەری زۆری هەبێ و متمانە پێکراویش بێت بۆ ئەوەی پەیامەکانیان بە دروستی بگاتە خەڵکی هەرێم و عێراق. دووەم، NRT کەناڵێکی بێلایەن و سربەخۆیە. ئەم تایبەتمەندیش بەلای زۆربەی بەرپرسە بیانیەکانەوە گرنگە. بەو پێی بە ئاسانی ئامادەنین لە کەناڵێکدا دەربکەون کە سەربەلایەنێکی سیاسی بێت بۆ ئەوەی ئەو گومانیان لەسەر دروست نەبێت کە پشتگیری لەلایەنێکی سیاسی دیاریکراو دەکەن.